لەم کەشوهەوا زۆر ساردەدا ڕۆژی دووشەممە نزیکەی سەکەس لێرە لە شارۆچکەی لویس لە ڕۆژهەڵاتی سەسێکس بە بێدەنگی گردبوونەتەوە بۆ سازکردنی کۆڕی ماتەمینی بۆ کچە بەریتانیا 26 ساڵەکە ئانا کامبێل کە لە شارۆچکەی عەفرین گیانی دەستدا. من پرسیارم لێ دەکرێت کە ئایا چی وای لە کچەکەم کردووە کە بتوانێت چەک هەڵبگریت و تەقا لە خەڵ بکات. ئەو ئامادە بوو وەک ئەندامێکی ڕێکخراوە لەشکریەکە یا پەژە یەکینەکانی پاراستنی ژنان لە ڕۆژاوا ڕاهینان بکات و من پێم وتبوو کە ئاگر بە ئاگر وەڵام دەدرێتەوە. دێریکی باوکی یادی کامبێڵی کچی دەکاتەوە. ئەو لەسەر وەختی ماتەمینەکەدا بە خێزان و هاوڕێکانی وت ئەمەوێت بزانم کە کچەکەم لە پێناو هیچدا گیانی لەدەست نەداوە. من ناوم هێلین قەرەچووخە، پێشتر ناوم ئانا کامبڵ بوو. من هەر لە مانجی 3 ساڵی پارەوە پەیوەندیم کرد بە یەپەژە. هەر ئێستا ڕاهێنان و پەروەردەی ئایدۆلۆژی و لەشکریم تەواو کردووە. یەکینەکانی پاراستنی گەل یەپەگا یەکێکن لە هاوپەیمانە سەرریشەکانی واشنگتن دژی داعش لە سووریا وەک هاوپەیمانیەک. ئەمە بووە هۆی تووڕەبوونی گەورەی تورکیا کە پێی وایە هێزە کوردیەکە دیرێژکراوەی ئەو گروپە میلیشیان کە دەیان ساڵە یاخین لە باشووری ڕۆژهەڵاتی وڵاتەکە. She came to visit me here and she said, Dad, I'm going to Rojava. ئەوها سەردانی کردم وتی باوکە من ئەڕۆم بۆ ڕۆژاوا و من تووشی سەرسوڕمان بووم و تووشی دڵەڕاوکی بووم بەڵام زۆر ڕانەچەڵەکیم پێ لەبەرەوەی من ئەوم دەناسی و دەمزانی کە ئەو بەشداری خۆپێشاندانە سیاسیەکان دەکات. تورکیا 2 مانگ نەمەوبەر هێرشگەلی ئاسمانی و زەمینی بەرپا کرد دژی یەپەگا لە عەفرین و کەمپینەکەی ناو نابوو چڵە زەیتون. لەبەرەوەی ئەو هەمیشە ئەو خاستەی هەبوو حەزی دەکرد یارمەتی ئەوانە بدات کە مەترسیان لەسەرە. ئەو منی دڵیان کردەوە کە لە ئەفرین نییە و ناڕات بوو ئەوێ لەبەرەوە هەر هیوام هەڵچنی کە ئەو دەگەڕێتەوە ئەوەتی من مانگی پێش دەگەڕێمەوە من نازانم بە نیاز و بگەڕێتەوە یان نا. قژی ڕەش کردبوو ئەو هەموو شتێکی کرد کە لە تواناییدا بوو تا ڕازیان بکات و کار لەسەر ڕێنمای لەشکریەکانی و ڕێگە بدەن بڕات و دوواجار ڕازی بوون و ڕیان پێدا. بەڵام بەڕاستی من زۆر دڵم خۆشە بەوەی بڕۆم و بۆ ئەوەی پەیوەندی بکەم بە زۆرێک لە هاوڕێ ئازاکانمەوە کە ئێستا لە شەردان هاوکات بە یادی ئەو هاوڕێیانەمەوە کە شەهید بوون لەم هەڵمەتەدا. دەسەڵاتدارانی تووشیا ناوچەکانی باکووری سووریا کە لەژێر دەسەڵاتی کوردەکاندایە بە درێژایی سنووری باشووری وڵاتەکەی بەڕێڕەوی تیرۆر ناودەبات. کاربەدەستانی یەپەگە دەڵێن ئێمە سەنگمان خسۆتە سەر زامنکردنی مافە یاسایی و دەستوریەکان بۆ کوردانی سووریا.